خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بێ کۆ پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەم بەرنامەی ئەم شەو خۆشم و هاوکارانیشم هەم لە کۆنتترۆڵ و هەم لە کامێرا دڵخۆشترین. زۆرمان بڕی کەم باماوە منەتیتیانە، بەڵام لە دوای ئەو قەیرانە سەختەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان و موچەخۆران و بازار و خەڵکی کوردستان بووە، هەموو ڕۆژێک هەموو شەوێک کە ئێمە لێرە بەرنامەمانە کرد بە دڵێکی پڕەوە، بە دڵێکی توند و نیگەرانیەوە. ئەمە موساعدەنی ئەمە حەقیقەتێکە لە ناو ناخی هەریەکێکمان. لە دوێنێ ئێمە ڕامان گەیاند بۆ مزایدە و مجامەلە و بۆ ئەوەنا بۆ ماندووکردنی ئێوەنا بۆ ئەوەی کە ڕاستیەکانتان پێ بڵێن وتمان کە بێ ئومێد مەبن. بەڵێ بێ ئومێد مەبن، خی گەورە دەرگای زۆرە. سوپاس بۆ هەوڵ و هیمەتی هەموو لایەک دەرگاکان کراونەتەوە. ئەگەر پرسیاری ئەوەش بکەین کە بۆچی ئەمڕۆ پارەکە نەگەیشت، هەندێک ڕێکاری یاسایی و ئیداری و دارایی هەیە، ئینشاڵڵا سبەینێ ئەویش ئەگات و وەکوتم زۆرمان بڕی کەمامەوە. بەڵام هەندێک پرسیاری دیکە هەیە لێکەوتی ئەو بابەتن، لێکەوتەی ئەو لێک تێگەیشتنن. خەڵک ترسی هەیە لەوەی ئەڵێ ئەوە موچەی مانجی 5 مان وەرگرت لەبەرەوەی 3 مانگە موچە نەهاتوە هەر قورجی پێتەڕەکرێت. خەڵک بیداتەوە کرێی خانوو، بیداتە هی کرێی کارەبا و ئاو، بیدا بە بەنزین، بیدا بە پێداویستی منداڵەکانی. بەڵام ئێمە پرسیارەکەین بەچی ئەم بابەتە بەرەو ئەوە ئەڕوا موچەی مانگەکانی دیکەش بێ. هیچ موچەیەگە فەوتێ جا پانۆڕاما و شۆ میوانداری دوو بەڕێزی کردووە، بەڕێز دڵشاد ئەنوەر ڕۆژنامەنووس کە بەڕێزیان هەمیشە زانیاریەکانی دقیق بوو بەهێمنی لە سوۆسیال میدیاکەی خۆیەوە، زانیاری بۆ بینەرەکانی ئەگواستە و ڕۆژنامەنووسێکی بە ئاگا و چالاگوانێکی سیاسی. دڵشاد بەخێر بێت. زۆر بێت بەخشی. هەروەها بەڕێز ڕابێحە حەمەد بەڕێزی شاندامی سەرکردایەتی شتی نیشتیمانی کوردستانە و پێشتریش لە پرساوی مەڵبەندی بەغدا بووە، ئەوش لە هەولێرەوە لەگەڵمانە بێت. سوپاس بۆ خاتۆ ڕابێحە. کاکشاد پانۆڕامای ئەو بابەتە چۆنی بوو تا گەیشتینە ئەم بەیانی ئەمڕۆ؟ دیارە مەسلەی ئەو قەیرانی کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا یاخود با بڵێن ئەو ململانی سیاسی کە لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە هەیە، لە ڕاستی ئەمە کەڵەکە بووی چەندین ساڵە، یعنی ئەمە شتێکی تازە نییە کە بەردەوامی ئەم کێشمەکێشە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا هەیە. بەتایبەتی پێشتر لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە لە ساڵی 2014 مەسلەی ئابووری سەربەخۆ و نەوت و دابەشکردنی موچە لەلایەن خودی هەرێمی کوردستانەوە ئەم بابەتە بە بەردەوامی مای کێشمەکێش بووەوە. دوای ساڵی تقریباً لە مانگی 2023ەوە دوایەوەی کە بڕیاری دادگای ناوبژێوانی پاریس کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا، ئەم دوایەوە ینی بەتەکیدی قەیرانەکان قوڵتر بوونەوە، بەتایبەتی دوایەوەی کە هەرێمی کوردستان هیچ دەرەچەیەکی نەماوە، تەنها چاوی لە دەستی بەغا بوو بۆ گەڕانەوە یاخود بۆ دابشکردنی موچە و بۆ وەرگرتنەوەی شای سەدارایەکانی ئەمە قوڵتر بووە. دیارە قوڵتر بوونەوەی ئەمە لە ڕاستیە کاتی زۆرەوەی قسەی لەسەر بکرێت، چونکە ئەمە پرسێکی زۆر فڕەڕەهەندە و زۆر تێکەڵ و ئاڵۆزە. بەڵام بە کورتەکەی توانمەوە بڵێم کە کێشمەکێشەکان بەو ئاراستەیەن کە عێراق هەمیشە هەوڵەدا کە با بڵێن دۆسەی نەوت و کۆمەڵی دۆسی جیاوازەیە لە هەرێمی کوردستان وەربگرێتەوە بخاتە ژێر ڕکێفی خۆیەوە، لە بەرامبەر هەرێمی کوردستانیش تاکو ئێستا تاکو ئەم دوایە ملی نەدا بۆی کە با بڵێن ئەو دۆسیانە ڕادستی بەغا بکە. بۆیە تەنانەت ئەم چەند جارش کە ئەم جاری ئەخیرش کە موچە هێندە دواکەوت هەرێمی کوردستان هەر ملی نەئەدا، دوجار بە ناچاری ملیدا. لە ڕاستیە گینا هەرێمی کوردستان تەسەووری نەئەکرد کە بگاتە ئەوەی کە عێراق هەر پێداگیری بکە و موچە نەدا، و پێی وا بوو تا ڕادەیەکی زۆر گرێوی لەسەر کاتە کرد و پێی وا بوو کە عێراق نەرمە بێەوە موچە ئەنێرێ، بۆیە نەیەویست لەسەر ئەو تەنازولاتانەی یاخود با بڵێن ئەو کێشمەکێشانەی کە ئەم دوایە ڕۆبەڕوویان بوویەوە هەرێمی کوردستان توانم بڵێم تەنەزولێکی زۆری پێکرا. بۆیە هەرێمی کوردستان لە ناچاریە تەنەزولی پێکرا و ڕازی بوو بە کۆمەڵێک مەرجی بەغاوە. تەنانەت دەتوانم بڵێم هەرێمی کوردستان ئەگەر بێت و لەژێر بژاردەی تری هەبوایە و بیتوانێت کە بەدیلێکی تر بووی کە بتوانێت موچەدا بەش بکە یاخود ئەوە من دڵنیام تەسلیم نەبوو، بەڵام بژاردەی نەما و ئەتوانم بڵێم ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ڕوویدا بەداخەوە
ئەکرێ بڵێن ناوی بنین تەسلیم بوون چونکە بۆچی تەسلیم بوون بۆ تەسلیم بوونە چونکە یەکە خاڵی یەکەم هەرێمی کوردستان بە ڕەزامەندی خۆی ئەمەی نەکرد بە ناچاری کردی چونکە تۆ کاتێکە ئەبێت ئەمە بێتە ڕێکەوتن یەک هەردوو لا پێ ڕازی بن کە یەک باڵانسە بێەوە دوو بە ڕەزامەندی هەردوو لا بێت بەڵام ئەمەی کارێمی کوردستان کردوێتی لە ڕاستیە هەرێم نەویستۆ دەستبەرداری نەوت بێ بۆ ناچاری بژاردەی تری نەبووە بۆیە چوە ژێرباری ئەم ڕێکەوتنەوە گەرچی دوای دێنم سەرەوەیش کە ڕاستیان ڕێکەوتنە تاکوێ بڕەکە چونکە بیرمانە کوێمەیە کێشەی گەورەمانی ڕاستە ئەمڕۆ عراق بڕیاری داوە ڕێکارەکان تەواو بوون بۆ ناردنی موچە بەڵام تاکو ئێستا ئەم ڕێکەوتنانە ڕێکەوتنی دوولایەنن ڕێکەوتنی نێوان عراق و هەرێمی کوردستان لە کاتێکا بێ ڕێکەوتنی سێلایەنە بێ بەڵە سێلایەنە بەستمە بێ کۆمپانیەکانی تابێ و کۆمپانیانی کە عقدیان لەگەڵ هەرێمی کوردستان هەیەەوە تاکۆم دقیقە من قسە لەگەڵێەوەکەم ڕازی نین بەو با بڵین بژاردانی کە خراونەتە بەردەمیان واتە ئەگەر بیرمان بێ جاری پێشوو کە ئەمریکا باسی لەوە کرد کە داوای کرد ببوورە داوای کرد کە با بڵێن نەوت هەنار دەبکرێتەوە هەرێمی کوردستان زۆر بێمنەتانە کۆمپانیەکانی نرد بۆ دانوستان لەگەڵ عراقا بەڵام ئێستا ئەم جارە خۆی چوە دانوستانەوە بۆیە ئەبێت لە گەڕەکانی داهاتوە کۆمپانیەکانیش ببنە بەشێک لە دانوستانەکان بۆ ئەم کێشانی کە هەیە لە ڕیشەوە چارەسەر کۆمپانیەکان دەبقۆتن دەسەڵاتیان بەسەر ڕێکەوتنیەوە هەرێم بەغدا هەبێ نا کۆمپانیەکان مەوزوعی بەقوتینەوە هیچ گومانیتیانێک کە کۆمپانیەکان کۆمپانیای بەقوتن و هی وڵاتی گەورن بەڵام بەستم لە ڕووی عقدەکان بەڵام لە ڕووی عقدەکانەوە بەڵێ لە ڕووی عقدەکانەوە ئەوان عقدەکان هەرێمی کوردستان بە شێوەیەک ئەنجامی داونەتوانن بڵێن وەکو حەبلێکی لات و ئێستا کەوتوتە مل هەرێمی کوردستانە بۆیە کۆمپانیەکان مەوزوعەوە نییە کە بە قوت بنیان لاواز بن کۆمپانیەکان عقدیان کردووە و عقدەکانیان لەگەڵ هەرێمی کوردستانە عقدێکە کار لە هەر دادگایەک وەکوی چۆن لە ڕابردووە دانەغاز شکاتی لە هەرێمی کوردستان کردووە پارێکی زۆری لێ بردەوە لە هەر حاڵتێکە شکات بکەن و داوا تۆمار بکەن لە هەرێمی کوردستانیە بنەوە و توانم بڵێم ئێستا لە ئێستادا ئەوان گەورەترین لەمپەرن لە بەردەم ڕێکەوتنی بینی هەرێم و بەغا چونکە ئێستا نەوت ینی لە ناو خەڵکە قسەیەک باوە باس لەوە کرێکە ئیش بۆ کۆمپانیەکان کراوە یاخود با بڵێن کۆمپانیەکان ئێستا خاوەنی نەوتی هەرێمی کوردستان نەکا وڵاتیانی هەرێمی کوردستان بەڵێ بزە بتوای ئێستا ئەم یەکێک لەو لایەنانەی کە بێ بەش بێت لەم ڕێکەوتنە کۆمپانیەکان باش ینی مەترسی هەیە لەو سەر لێک تێگەیشتنە کاگڵشادەنوەر خۆی گرفتەکە لەوایە کە عراق ڕەزامەندی داوەکە بۆ هەر بەرمیلێکنەوت بە کۆمپانیەکان $16 یاخود بە پێی گۆڕانکاری بک بەڵام گرفتەکەوێت تا کوێستا کۆمپانیەکان بەمە ڕازی نەبوون و خاڵێکی تریش کۆمپانیەکان بڕێکی زۆر پاریان بەڵێ لە کۆتایی ساڵی 2020 ئەم دوایش بڕێکی زۆر پاریان لای هەرێمی کوردستانەوە داوایەکەنەوە بە کوردی کۆمپانیەکان یانەوێت عقدێکی قانونی کۆنکریتیان بۆ واژوو بکرێەوەیان لەگەڵیانە بکرێ بۆی بگاتەوە ئاستەی کە ئایا کی حەقەکانیانەدا لەم ڕێکەوتنە هەرێمی کوردستان یاخود عراق من قەناعەتم وایە کۆمپانیەکان ئەو زەمانەتەیانە بێ و ئەبێت عراق و هەرێم و کۆمپانیەکان پێکەوە دانیشن و گفتوگۆ بکەن و ڕێکەوتنێکی کۆنکریتی بکەن و ڕێکەوە بەڵام زۆری بڕیوە ڕێکەوتنەکەش مەسەلەن مادام هەرێمی کوردستان و بەختاش ڕێکەوتون تا ڕادەیەکی زۆر ئەتوانن بە هەردووچیان قەناعەت بە کۆمپانیەکانی خۆی مادام عراق ڕازی بووە کە بگاتە $16 کەواتە ئیرادەیەکەی بۆ ڕێکەوتن چونکە بیرمانە چێ لە بەسڕە پارەکە زۆر کەمترەکەی دەرێنان و بەرهێنانی نەوە بەڵام لێرە کە سەقفەکەی بەرزکراوەوە بۆ 16 کەواتە ئیرادەیەکەیە بەڵام کێشەکە ئەوەیە لە ڕاستیە ئەسڵی مۆزوعەکەوەیە بێمنەتی هەیە یان با بڵێن بێمتمانەیەکی زۆر گەورە لە نێوان عراق و هەرێمی کوردستانە هەیە هەرێمی کوردستان لە ڕابردووە هەمیشە بۆ دەرفەتێک گەڕاوە کە لە ناوچەکات و کۆمەڵە گۆڕانکاری و کۆمەڵە هاوکێشی سیاسی نوێ بێتە پێشەوە مل نەدا بە عراق و عراقیش هەمیشە هەرێمی کوردستان یان با بڵێن دیوێک هەرێمی کوردستان وکو گومان لێ ڕوانیەوە پێی وایە کە ئەم دیوە هەمیشە لە مامارەیە دژی عراق و ینی زۆر بە سەراحەت بەشێکی گەورەی ئەوەی کە هەیە ئەو ئاڵۆزیانەی کە هەیە ئەم فشار خستنە سەر هەرێمی کوردستان بەشێکی زۆری جالەوەی کە ینی هەرێمی کوردستان لە ڕاستیە ڕازی نەبووەوە بە ناچاری نەوتی لێسەنرا ئەگەنا نەوتی ڕادەست ناکرد چونکە بەرژەوەندی حیزبەکان واخوازیەکە نەوت ڕادەست نەکەن بەڵام بەشێکی زۆری ئەو بێمتمانەیە کە هەیە و هەرێمی کوردستان نەیتوانیەوە بە شێوەیەکی باڵانس و ژیرانە مامەڵە لەگەڵ پێشاتە سیاسی و سیاسەکانی ناوچەکە و پێشاتە ئەمنیەکانە بکەوە باڵانس و بێلایەن بێت سەرباری ئەم دۆخە گەورە خراپەی کە تایەتی بەداخەوە هەمیشە وای کردووە کە لە زمەی داوەتە دەستەوە هەمیشە وای کردووە کە گرفت ینی بۆ هاوڵاتیان دروست کامێکێکە لەو کێشانە بۆیە
لە ڕاستیە من نازانم تا چەند هەرێمی کوردستان بە سیاسەتی خۆیان ئەچێتەوە و کات کە با بڵێن بە گۆڕانکاری لە سیاسەتی خۆیان بکە بۆی جارێکی تر نەکەوێتە نێو تەڵی ئالۆزیەکی کاتیەوە یاخۆتەنان باگشتگیریش بێ بتوانێت بێلایەن نەبێ بۆی بتوانێت لە هەگەڵ هەموو لایەنەکانە بە ژیرانە مامەڵە بکە. زۆر باشە. ڕابح خان سڵاوت لێبێ ئەو چێشمە تا چەند دەستێکی سیاسی بوو تا چەند لێکەوتەی سیاسی هەبوو تا چەند ململانەیەکی سیاسی بوو جگەلەوەی کە ئێستا لێرە لەگە کاکڕشاد و لە شوانە ڕابردوشە باسمان لەوە کرد کە بەڕاستی مەسەلەن لەوانەیە تەکنیکی بێ مەسەلەی پەیوەندی بە کۆمپانیاکانی نەوت و پەیوەندی بە بوارە تەکنیکەکەی لێکەوتە سیاسەکەی کامە بوو کە لەو ململانێ سەختەیە بینیمان. بەڵێ ئەو کاتە باش و ئەو کاتی میانە بەڕێزەکەشت باش لەگەڵ بینەرانی بەڕێزی کەناڵە جوانەکەی کورسات لە ڕاستیدا بابەتی ئەو کێشەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا کێشەیەکی قوڵە تازە نییە لە سەرەتای پێکەنانی حکوومەتی عراقی واتە لە 2006ەوە لە خولی یەکەمی پەرلەمان ئەم کێشەیە هەبووە بە تایبەتی چەند هۆکارێک هەیە بۆ ئەو بابەتە. یەکەم هۆکار ئەوەیە کە ئەو ناوچەیە ڕۆژهەڵاتی ناوەند ئاشنانیە بە سیستەمی فیدرالی واتە چۆنێتی تەعاملکردنی وڵاتی مرکزیەت لەگەڵ هەرێمە فدرالیەکان چونکە یەکەم وڵاتە کە سیستەمی فدرالی تێدا بەردەستە بووەوە بە تایبەتی لە ناو دەستوری عراقە چەسپێنراوە. دووەمین کاریگەری هەرێمایەتی و کاریگەری نێودەوڵەتیش هەیە لەسەر گۆڕەپانی سیاسی عراقەوە لەسەر ئیدارە و داهاتی عراقیشە هەیە. سێمین هەندێک کێشەی ناوخۆی نەتەوەییش هەیە و کێشەی نێوان کورد و عەرەب کە ئەوەش مێژوێکی قوڵی هەیە. هەموو ئەوانە هەریەکە بەقەدەر نسبەیە کاریگەری هەبووە لەسەر کۆی کێشەکانی هەیە لە ئەوەدا. بەڵام ئەوەی کە بینیمان لە ڕابردوودا کە سەرۆک مامجەلال لە ژیاندا بوو و لە پرۆسی سیاسی عراقدا بوو سەرۆکۆماری عراق بوو ئەیتوانێ ئەوە لە ڕێگەی لێکتێگەیشتن لەگەڵ لایەنە سیاسەکان و بە تایبەتی کاریگەری زۆری هەبوو لەسەر سەرۆکوەزیرانی ئەو کاتی عراق بەڕێز نووری مالکی وای دەکرد ساڵانە موچەکە بەبێ کێشە بێ ئەگەنا لە پەرلەمان هەمیشە ئەو گرفتە سەری هەڵدەدایەوە. ئەم گرفتە لە 2012 دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامجەلال و دوای ئەوە کۆچی دوایی کرد ئەم کێشەیە بەردەوام بووە تا ئێستا فەرمانبەرانی هەرێمی کوردستان و دۆخی ئابووری هەرێمی کوردستان جێگیر نەبووە. ئەوەی ئێستا کە ڕوویدا لە چەند ڕۆژی ڕابردوو یاخود لە چەند هەفتەی ڕابردوو جێگەی دەستخۆشیە بۆ بەڕێز سەرۆک بافڵ تاڵەبانی سەرۆکێچێتی نیشتیمانی کوردستان کە وەک ئەرکێکی نیشتیمانی و هەر ئەرکێک کە بە نوێرایەتی گەلی کوردستان لە بەغدا توانی لێکتێگەیشتن لەگەڵ لایەنە سیاسەکانی عراق بە تایبەتی لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیرانی عراق لەسەر ڕێبازەکەی سەرۆک مامجەلال بگاتە لێکتێگەیشتنێک ئەو ڕێککەوتنە ئیمزا بکرد لە نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی کە بە لەسەر زاری وتەبێژی فەرمی سەرۆک وەزیرانی عراق کە ڕایگەیان باشترین ڕێککەوتن کە لە ڕابردوودا تا ئێستا کرابێ لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا ئەو ڕێککەوتنەیە کە ئێستا کراوە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا. ئومێدەوارم ئەمە دوا بەرنامە بێ کە کەناڵەکانی ڕاگەیاندن بە تایبەتی کورسات لەسەر بابەتی نەهاتنی موچە و دواکەوتنی موچەی فەرمانبەران و شایستەداراییەکانی هەرێمی کوردستان بیکە چونکە ئەو بابەتە ئەوەندە هەندێک کەناڵی ڕاگەیاندن قێزەونیان کرد. من خۆم زۆر حەز ناکەم بەڕاستی بێمە سەر تەلەڤیزیۆنیش بۆ لە بەرنامە باس لەو بابەتی موچە بکەم چونکە ئەوەندە قوڵ بۆەوە و ئەوەندە بابەتەکە بەکار هات هەندێک بۆ ئامانجی کۆکردنەوەی دەنگ هەندێک بۆ ئامانجی سیاسی هەندێک بۆ ئیستیفزازی هاوڵاتیان بۆیە نەمەویست بەڕاستی زۆر لەسەرەوە قسە بکەم. بەڵام ئەو بابەتە وەک باسم کرد کە کێشەیەکی قوڵ بۆەوە ئەگەر تەفاهمی شەبی بۆ چارەسەرکردن یاخود نیازپاچی هەبێ بە دڵنیاییەوە هیچ کێشەیەک نییە چارەسەر نەکرێ. چارەسەرەکە چییە؟ ئێمەوە کەرێمی کوردستان کە لە سەرەتادا دەستمان برد بۆ مەلەفێک مەلەفی ئابووری سربەخۆ. ئابووری سربەخۆواتە تۆ بتانی سربەخۆ ئیدارەی نەفت بدەیت کەواتە دەبێت بە داهاتەکەشی بتانی ئیدارەی خۆتی پێ بدەیت. ئەگەر ئیدارەی خۆتی پێنەدەی
چۆن ناویدەنەی ئابووری سربەخۆ جارێ پێش هەموو شتێک عێراق سربەخۆ نییە لە ئابووریە تا ئێمە لە کوردستان ناوی بنین ئابووری سربەخۆ چونکە هەر وڵاتێک اعتیمادی ئابووری لەسەر نەوت بێ سربەخۆ نییە سوکە هەناردەکردنی نەوت و بەرهەمهێنانی پەیوەستە بە کۆمەڵی سیستمی نێودەوڵەتی کە وڵاتە زلهێزەکان کاریگەریان لەسەر هەیە و عێراقیش ئەندامە لە ڕێکخراوی ئۆبیک کە بۆی دادەنێ عێراق ساڵانە بۆی هەیە ڕۆژانە چەند بەرمیل نەفت هەناردەی دەرەوە بکە کەواتە لێرە تۆ سەقفێکی دیاریکراوت هەیە بۆ نادنی نەوت لەبەر ئەوە ناتوانانی برێ ئابوووریەکی سربەخۆم هەیە یاخود نرخێکی سربەخۆی بۆ دادەنێ بە چەند نەوتەکە دەفرۆشێت چونکە بەپێی بازاری جیهانیە لێرە لە هەرێمی کوردستان چونکە وڵات نییە یعنی هەرێمی کوردستان بە تەنها سربەخۆ نییە تا تۆ ببیە ئەندام لە ڕێکخراوێکی نێودەوڵەتی نەوت یاخود وزە تا بتانی بە سعرە نێودەوڵەتیان لەگەڵی پێک بێ بۆیە ئەو کۆمپانیاکانی کە دێن بۆ بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستاندا مەرجی خۆیانت لەسەردا دەنێن مەرجەکانی وانیش قورستر دەبی لەو مەرجەی کۆمپانیایەک لەگەڵ سۆمۆ یاخود لەگەڵ عێراق گرێ بەس دەکا ئەو کاتە نرخێکی زیاترت لێ وەردەگری هەرێمی کوردستان لەوەیە زەرەری زۆری کردیە چونکە ئەو پارەیە کە کۆمپانیاکان لە سەریان کردووە ماڵ و سعری نەوتیش لە ڕابردوودا وەختی هاتنی داعش بۆ ناوچەکە و دۆخی ئابووری لە جیهاندا تێکچوو یاخود هەناردەکردنی نەوت گۆڕانکاری بەسەرداد بۆڕی دەشتێ یاخود گرفتی زۆر دروست دەبێ یاخود دادەخرێوەکو ئەوەی لە ڕابردوو ئەو کاتە سعری نەوت دابەزی پارەکە تەنها بەشی ئەوەیە کۆمپانیاکان بیبن هەرێمی کوردستان هیچی بۆ نەمایەوە لۆیە بووە ئەوەی کە فشارێکی ئابووری زۆر لەسەر هەرێمی کوردستان دروست بێ و نەیتوانی موسەی فەرمانبەرانیش دابین بکە و لەگەڵ عێراقیش کە گرفتمان دروست کرد عێراقیش بە دڵنیاییەوە ئەو کاتە بەشە بودجێ هەرێمی کوردستان نانێرێ ئێمە تەنها بودجەی یاخود موسەی فەرمانبەرانی کوردستان نییە بەڵکو لە داهاتوودا دوای ئەو ڕێکەوتنە عێراق پابند بێ دەبێ بە ئەوەی کە سەرجەم شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بنێری بە جیاواز لە موسەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە خۆی لە بودجەیەکی یاخود میزانیەکی دیاریکراو دەبێنیتەوە بەڵکو دەبێت شایستە داراییەکانی بە گرنجیان یاخود گەشەی ئابووری هەرێمی کوردستانیش بنێری تا بتوانێت هەرێمی کوردستان ئاستی ئابووری خۆی بەرز کاتەوە و پرۆژە وەستاوەکانی دەست بە ئیش بکاتەوە یاخود ئاوەدانکردنەوەی کوردستان پێویستە هەرێمی کوردستان لەوەیەوە ئەویش پابند بێ بەوەی کە لە ڕێکەوتنەکە کراوە کە مانگانە ڕۆژانە 230,000 بەرمیل نەوت وهروە 120 ملیاریش لە داهاتی ناخۆ تەسلیم بە حکوومەتی ئیتیحادی بکە بۆ ئەوەی کێشە بۆ هاتنی میزانی هەرێمی کوردستان دروست نەبێ بەشە بودجەی هەرێمی کوردستان لەمە دوا نابێ بڵێن بەڵکو بەشە بودجەی هەرێمی کوردستان بەڵێ سوپاس دەکەمە گەڕێمەولات ئێمە و کورسات بەڕاستی هەمیشە هەوڵە دەین زۆرترین زانیاری و شرۆڤەی ڕاست دروست بگەینی لە بینەرەکانمان ینی بەخوا پێمان خۆش نەبوو قەت دەسەر موچە قسە بکەین خۆزگا هەموومە 28 مانجێگە هات و ئەسڵا هەر مەوزوع نابوو ئەو مافی سەرەتای خەڵکە کاک گوشاد ئومێدوارین وابێت ئینشاءالله کاک گوشاد بەڕێزت پیاوێکی بە ئاگار ڕۆژنامە نووسێکی وردی لەو مۆزوعەیە ئەوەی لە وەکوڵێ پشتی پەردەوە بعد ینی لە پشتی مەشهدەکانەوە هەبوو مەسەلەن یەکێتی پارتی ئایەک دەنگ و یەک ڕیز بوون حتا لە ناو حکوومەتی عراقی هێزە شیعەکان هەموو یەک دەنگ بوون مەسەلەن ڕۆڵی بەشدارەکانی ناو چوارچێوەی ئیدارەی دەوڵەت مەسەلەن خۆ عراق وڵاتێکی مرکزی نییە ینی تا چۆن بوو ئەوە هەموو ئاوەها یەک پاکێز هاتنە سەر خەت ینی ئەو وردەکاری و هێنیانە لە لای تۆچی هەبوو مەسەلەن زۆر یەکتر ماندوو کرا زۆر خەڵکیان ماندوو کرد مەسەلەن مەعارەزە بە زۆرێک قسەیە کرد مەسەلەن ئەوتر بە زۆرێک قسەیە کرد بەرزی و نزمی زۆری تێدا بوو وردەکاری چۆن عراقیان یەکدەنگ لەمە ئەمە بە دیوەکەی تری هەرێمی کوردستان یەکدەنگی عراقیەکان دیارە عراق لە هەرچیە یەکدەنگ نەبێ
لە مۆزوعی هەرێمی کوردستانە یەکدەنگە ئەمە ڕەبتی بەوە نییە کاوان لە نێوخۆیان ناکۆکنی ڕەبتی بە پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوەی لە ڕاستیان ینی بۆ نمونە ئێستا ئەگەر سوودانی لەم کاتا لەگەڵ هەرێمی کوردستانە ڕێککەوێ لە ڕاستیە لەنێو شەقامی شیعە بە شێوەیەک لە شێوەکانی قۆزنەوە و تەوزیفەکەن لە دژی وە چوارچەوەی هەمانگیش بە هەمان شێوە ئەمە لەلایەک بەڵام ئەمە لە سوورە عامەکەی ئەوان بەڵام ئێمە ئەگەر ورد بینەوە لە مۆزوعی درۆنە ئەوان یەکدەنگ نین تا ڕادەیەک ئەگەر چی هەمویان ئاگیان لە مۆسەلەی درۆن و مەسەلەی قەسفکردن و شتانە هەیە بەڵام لە مۆزوعی سیاسەتکردن ئێستا ئەوەی کە ڕسمی سیاسەتی عراقیەکە سوودانیەوە ئێستا سوودانی لە بلوانەیەکی بەهێزایە بەرامبەر بە هێزەکانی نەوە چوارچەوەی هەمانگی و لە بیریشمان نەچوێکە چوارچەوەی هەمانگیش ئێستا سوودانی بۆ تا عقدەیەکی گەورە بەرامبەریان و هاوپەیمانەتێکی گەورەی پێکەنەوە بۆیە ئەوەی کە دۆخەکەی ئالۆز کرد جیا لەوەی کە ئەم کێشانە کەڵەکە بووی چەند ساڵی ڕابردووی نێوان عێراق و هەرێمی کوردستان و ئەم کێشان لە ڕاستیە لە ڕابردوودا تەنها لەحیم کراون چارەسەری ڕیشەیان بۆ نەدۆزراوەتەوە واتە بە شێوەیەک لە شێوەکان مانگ هەبووە کێشەکە با بڵێن گرێ دراوەتەوە و دواتر دراوەتە دەست مانگێکی تر ئەم حکوومەت داوێتە دەست ئەو حکوومەت داوێت دەست حکوومەت لە ڕاستی هەرێمی کوردستانیش ئەتوانم بڵێم یاری بەکاتە کرد ینی نێویست کێشەکان بە جۆرێک حەلبێکە ڕیشەیی بێت چونکە لە ڕاستیە چارەسەربوونی کێشەکان بە شێوەی ڕیشەیی واتە ئەبێ نەوت کامل دۆسەی نەوت ڕادەست بکاوە لە ڕاستیە ئەبێت داهاتی ناوخۆ بەشێکی زۆری ڕادەست بکاوە لە ڕاستیە ئەبێ کۆمەڵە شتی شەیە مەسەلەی سنوورە مەسەلەی مەتارە ئەمانە من هەر لە ئێستاوە پێتەڵێم دوای فترەیەکی تر دوور بیان نزیک عێراق داوای مەسەلەی سنوور ئەمە بێتێکی لە دۆسیەکان کە قسەی لەسەرە کرێ مەسەلەی مەتارە بێتێکی لە دۆسیەکان مەسەلەی ینی زۆر شت گومرکەکانە بێتێکی لە دۆسیەکان عێراق ینی مەرحەلە هەنگاویشی بۆندراوە بەڵێ هەنگاو بەڵێ هەنگاو بە هەنگاو ئەم دۆسیانە دێنێتە پێشەوە بەڵام ئەوەی کە لە ڕاستیەوەی کە گرفتە بۆ هەرێمی کوردستانەوەیەکە ینی زۆر بەڕوونی و زۆر بە سەراحەت لە هەرێمی کوردستان ئێمە دوو زۆنمانەیە زۆنێکیان ئیدارەی ناوچە و داهاتی خۆیەدا و بەشێکی زۆریان پارە بۆ حیزب بەباوە حزبی پێبەخێوەکرێ و زۆنەکەی تریشان بامان شێوە ئیدارەی مەلەفی نەوتەداوە با بڵین نەوت بۆ بەرژەوەندی سیاسی و تەنانەت حزبی و شخصیش بەکارهێنێ ئێمە بەڵگەمان زۆر زۆرە ینی تۆ سیر کە من لە ڕاستیە زۆر ڕقمە لە قسەی سووا و دووبارەز ڕۆژانە کە زۆر زۆرە بینم پێم ناخۆشە هەندێک قسەیانی دووبارێ بەکاری بێنم بەڵام کاتات هاتینە سەر حەقیقەتە بێ هەموو شتێک باس بکەین ینی تۆ بە بەرچاوی هەموو خەڵکی کوردستانەوە بە بەرچاوی هەموو هاوڵاتیانەوە ینی زۆر بەڕوونی یەکێتی پارتی مەسەن ئیدارەی گومرکە دەن قاچاقیەکەن مەسەن لە مەسلەی کۆمپانیای مناڵ و کوڕوونەوە و حزب و شخص و ینی وای لاتەوە لە ڕاستە ئەوەی کە ئێستا هەیە داهات ناگەڕێتەوە بۆ چوارچەوەی خەزانەی گشتی زۆربەی داهاتەکان بەداخەوە پەرت و بڵاوە بێتەوە ناکۆکی نێوان یەکێتی پارتیش لە ڕابردووە وای کردووە کە ئیدارەیەکی یاوبەش بۆ کۆکردنەوەی داهات نەبێت ڕاستە بەناو هەندێک داهات کۆکرێتە ئەچێتەوە خەزانەی وەزارەتی دارایی و دواتر بەکارهێنرێ بۆ هەندێک مەسەلە بەڵام ئەوە هەموو داهاتەکە نییە داهات زۆر زۆرە لە هەرێمی کوردستانەوە خاڵێکی تریش کە ئێمە وای کردووە کە بژاردەمانەوێت لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە جیا لە پەرتەوازایی نێوان حزب و هێزە دەسەڵاتدارەکان کە لە زمەی گەوریان داوەتە دەستەوە جیا لە شکستێنانی هەرێمی کوردستان لە مەسلەی نەوتەکە کە ئێمە ئەگەر لە بیرمان بێ تا پێش ساڵی 2005 هەرێمی کوردستان دانیشتوانی هەرێمی کوردستان اعتمادێکی گەوریان لەسەر مەسلەی کشتتوکاڵ و لەسەر مەسلەی مەڕداری و ئاژەڵداری هەبوو کەچی لە دوای 2005ەوە یەکێتی پارتی هاتن لە پێناو بەرژەوەندی حزبی هەموو ئەمانیان کردە موچەخۆر و بەداخەوە بەشێکی زۆر لەمانە تاکو ئێستا خۆ ئەکرێ بڵێن ناوی بنین بەتاڵە مقانەعات چونکە هیچ شوێنێکیان پڕ نەکردێتەوە ئیشکاریان نییە ئەوە خاڵێک ینی لەم ڕێگەیەوە جیالەوەی کە داهاتیان بەم شێوەی خەڵکی زۆریان کردە موچە خۆر و بەتاڵی مقەنەعیان زیاد کرد و خەڵکی زۆریان بێ ئیشوکار باڵێن دامەزران لە هەمان کاتە گوند و مۆزوعی مەڕووماڵات کە یەکێکە لە هەموو دنیایەکێکە لەسەر چاوە گەورەکانی داهات ئەوێشیان بە تەواوەتی تەفلیش کرد واتە مەسلەی داهات و مەسلەی کشتتوکاڵ لێرە وێران کرا من نمونێتریت بە باسەکەم ینی لە ئێستادا خەڵکی زۆر کە مەسلەی موچە نەماوە مۆزەف دۆخی خراپە خەڵکی زۆر گەڕاوەتەوە تا ڕادەیەک بۆ مەزەی کشتتوکاڵ و بۆ مەسلەی زراعات کەچی سەیرەکەی ئێستا من دوێنێک مەسەن دۆسەیە کاتە بەردەسم مۆزوعی پەتاتە ئێستا کاتی بەروبوومی ناخۆی پەتاتەیە ژمارەیەکی زۆر جوتیار
چاوەڕێ بن کە بەرهەمەکەیان بچنەوە لە بازاڕ بتوان ساغی بکەنەوە کەچی تەنی بە گڵاوی بە 120 گڵا داخل ئەکرێ واتە بە ئەنواع شێوە زیان بە بەروبوومی ناوخۆی ئەگەیەنرێ ئەمە خاڵێک و خاڵێکی تریش ئێمە بژاردەی زۆر زۆرترمان یانی مەوزوعی پیشەسازی تاکو ئێستا یەکێتی پارتی پەنایان بۆ بردووەکو مەبەستم وەکو دوولانی ئەمە چارەسەر مەبەستم لەو کێشانەیە مەسەلەن مەلەفی نەوت زیاتر ڕوونە لای پارتی دموکراتی کوردستانە یەکێتی و پارتی لەو مۆزوعەیە ئاهەنگ بوون ئەگەڕێنمەوە بۆ سەرنجێکی هاوڵاتیان کە یانوت بۆ سێمان پێشستاوەتان یەکێتی و پارتی بەداخەوە ینی ئەمە سینە ئەمە واقعە یەکێتی و پارتی نەیانتوانیوە یەکدەنگ بن لە ڕابردووە بە پێچەوانەوە ئەم حکومەتداریەکە یەکێتی و پارتیدەن لە دنیا کاتی خۆی بەرپرسیەکە بوو ئەمریخای کرد بە ڕەحمەت بێباسی لەوە کردبووی ئەگەر لە دنیا دەوڵەتەکان ینی ئەتوان سکاڵا تۆمارکەن بە تۆمەتی ناشرینکردنی ناوی حکوومەت ینی تۆ لە دنیا هەبووە شتیوا لە دنیا نەبووە کە تۆ دوو دەستگای ئەمنیت هەبێ دەستگایك لە لایەکی قاچاق بچۆ بەلای لاکەی تر هێزێک لەو لە قاچاق بێ بۆیرە لەم لاوە خەڵکی قاچاق بچۆتە ئەو دووجنێو بۆ لەو دیۆجنێو بەم دیودا لەم دیوە بڕاتەوە دووجنێو بەم دیودا ینی ئەمە لە ڕاستیە ئەمە ناوی ناوبتری حکومداری و ئەمە لە ڕاستیە ینی پێشلکردنی یاسایە و ڕاستیە دەرەنجامیەوەی کە یاسا لەلایەن هێزە دەسڵاتدارەکان قۆڕکراوە بەڵام بۆ مۆزوعی یەکدەنگ یەکێتی پارتی بێگومان ڕاستە ینی ئەو تێبینێشەیەکە هەیەکێتی پارتی هەر کاتێک یەکدەنگ بوون داهاتیان دابش کردووە و هاوڵاتیان زیاتر تا ڕادەیەک زەرمەند بوون لە کۆمەڵی قەزیە بەڵام لە سوورە عامەکە یەکدەنگبوونی یەکێتی و پارتی و تەنانەت ئەتوانن بڵێ مەگەر هێز و لایەنە سیاسیەکانیش بگەڕێنەوە بۆ لای یەکێتی و پارتی و هەمویان پێکەوە یەکدەنگ بن و هەمویان پێکەوە لە ناو چوارچێوەی با بڵێن بەرێکی کورسانیا ڕێک بن من قەناعەتم وایە تەسیراتی گەورەوانێ بەلەوە بەڵام گرفتە گەورەکە ئەوەیە کە یەکێتی و پارتی دۆخێکیان دروست کردووە کە متمانەیان لای خەڵکی کورسان نەهێشتووە ینی جۆرێک لە بێمتمانەیەک ئەزمەیەک لە ناو شەقام یاریمی کوردستانە دروست بووە کە تەنانەت یەکێتی و پارتی ئەگەر ڕاستیش بکەن خەڵک بڕۆیان پێ ناکە بۆیە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە و بەداخەوە زۆر خەمساردانش مامەڵەیان لەگەڵا کردووە چونکە تۆ ئەگەر بتەوێت حتا ڕوبەڕووی بەرەنگاری وڵاتانی دەرەکی ڕوبەڕووی گرفتێک ببیتەوە ئەبێ لە ناوخوا زمینە سازی بۆ بکەی و متمانە بۆ خەڵکی بگەڕێتەوە و کارێک بکەی کە خەڵکی کورسان بڕات بکە بەڵام تاکو ئێستا وەکۆی کەبین لە کۆمنتەکانە ینی هەرێمی کوردستان حتا خەڵکی موچەخۆری برسی ینی گلەی ئەوەی هەیە یاخود کۆمنتەکانی بە ئاراستەیە کاڵێ کێشە نیە من چیم لێ دەبا بێن بێ بەڵام بە هەرێمی کوردستان بە بەغام موچەنە نێریەوە یەکێتی پارتی بچەوسێنەوە ئەمە دەرەنجامی ئەوەیە کە ئەبێ متمانەیەک دروست بۆ بەڵێ کاکشە بەڵام ئەمە هەزارها توێژینەوەی ئەوێ بۆی کە بزانرێکە یەکێتی و پارتی هەرێمی کوردستان دووچاری چی قەیرانێک کرد بە بیرمانە چێ ئەمەی کە هێستاە ساڵانی نەوەتەکان تەنانەت لە کاتی شەڕی داعشیشدا هەر کاتێک ئەزمەیەک لەسەر سنوورەکان ڕوویەدا خەڵخۆی چەکیاڵە گرت خەڵخۆی دیفاعە کرد خەڵخۆی وڵاتەکەی خۆی خۆشەویست بەڵام ئێستا دۆخێک لە هەرێمی کوردستان خوڵقێنراوە بەداخەوە خەڵک پێی خۆشە کە تەنانەت ئەگەر ئەمە ڕێگە ڕاستەکەش نییە ینی من پێماوارەی هەموو من پێما ڕێگە ڕاستەکە نییە بەڵام خۆ دوجار کێ بەرپرسیارە لەمە بێگومان دەسڵات وەکێ بەرپرسیارە لەمەوەی کە پشکی شێری بەرەکەوێ یەکێتی و پارتیەوە لە زمنی ئەوانی شالاقەکانیان چۆن بەکارهێنا لە چارەسەرکردنی و کێشەیە کاکش من پێم وایە یەکێتی پارتی ڕاستە ئەم جارە گەرماییان پێگەیشت و ترسیان لە شەقامە بوو گەیشتنەوە بە یەکتری بەڵام دوجارە و گەیشتنەوەیان بە یەکتری تا ڕادەیەکی باش کاریگەریە بۆ ئەگەرچی بیریشمانە چێ مۆزوعاتنی موچە دوای هەشتا ڕۆژ ئەمە لە دەستکەوتە نەمنێت لە ڕاستی دەربازبوونە لە تاسێک هەموو لایەنەکە من قەناعەتم وایە لێک نزیک بوونەوەی هەموو لایەنەکان هیچ نەبێگەگەر هیچ کاریگەریەکی نەبێ خەڵکی هەرێمی کوردستان تۆزێک لەو ماندوو بوون و فشارە دەرونەی کە ئەم ناکۆکیانە خسویانتە سەری دەرباز دەکات. زۆر باشە ڕابحەخان حازرە باش باشە کەواتە ئەتوانن مەسەلەن کاک دڵشاد لەوەی کە ئەمێ ئەو زانیاریان پێ بڵێ کە لای تۆ هەیە مەسەلەن لە پەیوەندیکردن بەلایەنە عراقیەکانە بۆ نێچێتی عمقێکی ئەڵێ بەغدا عمقی استراتیژی بێ ئەبێ لە بەغداوە ئەوە چارەسەر بکرێت لە بەغداوە بچینەوە بەغدا بە پێچەوانی پارتی بوو خطابەکەی تا ئەو فترێش توانیتی سوود لە پەیوەندیەکانی وەربگرێ بەمنەت نا ئەگەر من قەناعەتم وایە کە ئەبێ پێشەوەی وەڵامی و پرسیارە دەمە تۆزە بگەڕێمە بۆ ڕیشەکە بۆ یەکێتی لەگەڵ عێراقا تۆزە عیلاقەی باشترە بۆ پارتی لەگەڵ عێراقا تونترە تاوان ئەم ئەزمەیە کە ئێستا ئێمە خۆمان دووچاریە بین دەرەنجامی خراپ مامەڵەکردنە لەگەڵ شەڕی ئێران و ئیسرائیلە کە
ئەو خۆشحاڵی کە لەسەر ئاستی هەرێمی کورسان هەبوو کە بۆ ئەوەی کە پێیان وا بوو کە ئێرانە ڕوخێەوە ئەمە ئێرانەکانی بە تەواوەتی تووڕە کردووە پێیان وایە کە ئەمە بەڕاستی نەیارن و هەرێمی کورسان بە نەیارە بین لە کاتێکە کە ئیشی ئەمە نەبووە هەرێمی کورسان کە خۆشحاڵ بین بە ڕوخانی ئێرانیان بردنەوەی ئێرانیان دۆڕانی ئیسرائیل ئەمە دۆسیەیەکە دۆسیەکی قلیمیەوە ئەکرێ زۆر ژیرانە مامەڵە لەگەڵم دۆسییا بکرێ بۆ ئێمە بەشێک لە بەشەکان ئەمە ئێمە باجیەوە دەین و تەنانەت ئەو هێرشە درۆنیانش کە بەشێکی لە ناوچەی مووسڵ و بەشێکی لە کەرکک و لەو خەتێکی بینی کەرکک و با بڵین مەخمورە هەیە دبست بە تایبەتی لەوێەوە دێت بەشێکی زۆری هێزەوەلایەکان ئاراستەیەکان تۆڵەکردنەوەی لەو با بڵین مامەڵەی هەرێمی کوردستان کە لەگەڵ شەڕی نێوان ئیسرائیل و با بڵین ئێرانە کردیان ئەمە خاڵێک بۆیە مۆزوعی گەڕانەوە بۆ عمقی استراتیژی یەکەتی لەگەڵ هێزە شیعەکانە بێگومان لە ڕابردووە هەمیشە لە هاوپەیمانە بۆ بەڵام ئەوەی کە من معلوماتمەوە شارەزام لەم دۆخە حتا ئێرانەکان لە یەکێتیش تووڕەن نیگەران و پێیان وایە مووقفیان نەبووە بە پێچەوانەوە هەرێمی کوردستان بوو چکە بابەتێکی زۆر هەستیار پێچەوانەوە پارتی مامەڵی لەگەڵ تورکیا هەیە و مامەڵی لەگەڵ ئەو هێزانە هەیە بۆی ئەم دابەشبوونە ئەم ئەجەندایە بەداخەوە هەرێمی کوردستانی لە ڕابردووە دابەش کردووە بۆ سەر نەک تەنها دوو زۆن نەک تەنها بۆ سەر دوو ئابووری بۆ سەر دوو هێز بۆ سەر دوو ناوچەی نفوزی جیاواز بەڵکو هەرێمی کوردستانی دابەش کردووە تەنانەت بۆ سەر دوو هێزی گەورەی ئیقلیمی کە پێوترێ ئێران و تورکیا بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئێمە علاقەمان لەگەڵ عێراقایە بێگومان ئێمە بەشێکین لە عێراق بەپێی دەستور بەپێی یاسا و ئێمە هەر کاتێکە مۆزوعی فشار بێتە سەرمان بودجێ بێتە سەرمان موچە بێتە سەرمان ئێمە ئەتوانین یەخەی عێراق بگرین ناتوانین یەخەی تورکیا وێران بگرین بۆیە ئەبێت عمقی استراتیژی و ئەبێت مەسەلەی سیاسی و مامەڵەکردن بگەڕێتەوە بۆ عێراق ئەمە هیچ گومانێکی تیان نییە و ڕێگە دروستەکەشەوەیە چونکە تۆ ئەگەر بژار ئێمە ئەگەر لە ڕابردووە مەسەن ئەگەر بتوانین لە عێراق یاخی بین و بمانەوێت تەحەدای عێراق بکەین ئەگە بژاردەی ترمان هەبێ خاوەنی هێزی سەربازی تۆکمە بین خاوەنی ئابووری بەهێز بین خاوەنی جێنفوزی بە قووەت بین خاوەنی بتوانین پێشوەخت ڕێزی خەڵکی یەک بخینەوە ئاساییە تەحەدای عێراق بکەین بەڵام تۆ بە ئابووریەکی پەرپوتەوە بە هێزێکی لاوازەوە بە دوو ناوچەی نفوزی فرە ئەجەنداوە بەچی تەحەدای عێراقی کەواتە مۆزوعەکە بۆیە ئەبێت هەموو هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان لە ڕاستیە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک نزیکایەتی دروست بکەن و بگەنەوە قەناعەتەی کە عمقی سیاسی و عمقی مامەڵەکردن و هەوڵدان بۆ باشکردنی دۆخی هاوڵاتیان هەرێمی کوردستان بەغایە نەک تورکیا وێران و ئەمریکاوی چۆنێکی تر توانیان لەو بابەتە توانیان ئەوە پیشاندن بە تایبەتی دوا کۆبنەوەی لوتکەیەکی و پارتی بۆ چوونی بەڕێز بافڵ تاڵەبانی بۆ بەغدا و بەناوی وتی بەناوی کوردەوە بەناوی کوردستانەوە هەتانان محەممەد شیع سوودانیش سوپاسی کرد مەسەلەن من نزیکبوونەوە لێ کار هاتە بەرهەم من قەناعەتم وایە هەموو نزیک بوونەوەیەک باشە نزیکبوونەوەی نەوەی نوێ و با بڵێن هێزە معارزەکان ناو خۆیان و یەکگرتوویان بۆ بەرەنگاربوونەوە دروستکردن و بەهێزبوونی دەنگیان باشە نزیکبوونەوەی یەکێتی و پارتی بۆ ئەوەی کە بتوان پێکەوە مامەڵە لەگەڵ بەغا بکەن باشە هەموو نزیکبوونەوەیەک یعنی واکە کە ئەم پاشاگەردانی کە ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەیە نمێنێت لە ڕاستی ئەوەی کە ئێستا لەسەر هەرێمی کوردستان هەیە جگە لە پاشاگەردانی هیچی تر نییە و من قەناعەتم وایە بۆ ئەوەی یعنی من پێم وایە بۆ ئەوەی هەرێمی کوردستانێکی بەهێز دروست بکەی ئەبێ ئەم هەرێمی کوردستانە بیڕخێنی نەک بۆمانەیە کە خەڵتەیەگەیەکە با بڵێن بە تەواوی بڕخین بۆمانەیە کە هەموو دام و دەستگاکانی لە ئاسایشەوە لە پۆلیسەوە لە پێشمەرگەوە لە ئابووری ئەبێت دووبارە ئەمانە بنیاد بنرێنەوە چونکە ئەمانە هەمووی لەسەر بنەمای ئینتیمای حزبی و لەسەر بنەمای بەرژەوەندی حزبی دروستکراون ئەبێ ئەم دام و دەستگایانە بە شێوەیەک دروست بکرێنەوە بە شێوەیە بنیاد بنرێنەوە لە خەڵکی ئەکادیمی لە خەڵکی پرۆفشناڵ بە شێوەیەک بنیاد بنرێنەوە کە هەم قوارەکە بەهێز بکات و هەم متمانە بۆ خەڵکی بگەڕێتەوە ئەوەی کە پەیوەندیەکانی خۆی بەکارهێنا کاک بافڵ بوو لە بەغدا و بەڕێز فواد حوسێنی لەگەڵ بوو ئەمە مەسەلەن بۆ بەغداش جێی سەرنج نەبوو مەسەلەن نەک بە تەنیا بچن هەموو جارێک کاک زانێتەوە بە کوردی بە ینی با ڕوون جوابی پرسیارەکەت دەمەوە ئەوەی سەرۆکێکێتی کردی لە ڕاستیە ناکرێت بە بڵێ ئەرک چونکە ئێمە بمانوێنەوەی هەرێمی کوردستان ببوورە بەڕوونی جواشە بە خەتێکی تر لە من دێم باش تەگەی مەسەر ئەسڵی مۆزوع هەرێمی کوردستان دوو زۆنە دوو ناوچەی نفوزە دوو دەسڵاتە لە شکست و سەرکەوتنیان یەکێتی و پارتی بەرپرسیارن لەم دۆخەی کە ئێستا پارتی هەیە
بەپی حەجمی خۆی یەکێتی ڕاستە پارتی باڵا دەسترا یەکێتی بەرپرسیار لەو شکستێکی ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان تاک بە تاکەیەتی پارتی بەرپرسیارترە چونکە دۆسیەکانی لایە باڵا دەسترا بەڵام ئەمەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کردی ئەمە فریاکەوتنی دۆخێکە کە مەترسی لەسەر ناوچەکەی خۆی هەیە بەڵام لە هەموو حاڵەتەکانیشدا ئەمە کاتێک ئەبێتە دەستکەوت کاتێک گرنگە ئەم دۆخە بەردەوامی پێ بدرێ و بتوانرێ بکرێتە ڕێکەوتنێکی گشتگیر و ڕێکەوتنێکی ڕیشەیی و خەڵکی هەرێمی کوردستان لەم ئەزمە و قەیران و سەرێشەیە کە هەیە دەرباز بکری ئەگەر ئەمە کرا بێگومان کەس ناتوانین کۆڵی لەوە بکاکە ئەمە دەستکەوتێک گەورەیە و دەستکەوتێکە کە پێزانمان هەیە بەڵام دوای هەشتا ڕۆژێنانی معاشەیە ئەمە هێڵێکی دیکەشم لێ وەرگرا هەمیشە وتراوە بەغداش ناکۆچەکانی نێوانیشێتی و پارتی بینیوە تەوازەی بینیوە بەڵام وەختێک کە بەیەک دەنگەچن ڕەنگە سڵەمینەوەیەک دروست بێ پاشەکشەیەک دروست بێ بڵێ بالێرە بۆ سینتیتر فشاریان سوود دەکردەکە ئەوان بە هەرێمی کوردستان سبینی موقف هیچ گومانی تێدا نییە ئەو هێڵم لێ زۆری بەڵێ ئەم هێڵە هیچ گومانی تێدا نییە ئەو پەرتەوازەیە کە لە سەراسی هەرێمی کوردستانەیە کە یەکێتی لە ئاوازێکە خوێنیە پارتی لە ئاوازێکە خوێنیە نەوەی نوێ بەلایەکە ئەمانی تر بەلایەکە ئیسلامیەکان بەلایەکە ئەمە کارتێکی زۆر گرنگە بۆ بەغا بەکاری بێنێ بۆ لاوازکردنی زیاتری هەرێمی کوردستان بۆ دەستی پێکردنی زیاتری هەرێمی کوردستان و بۆ زیاتر با بڵین بەرزکردنەوەی سەقفی داواکاریەکانی و دوجار با بڵین ینی دروستکردنی گرفتی زیاتر بۆ هەرێمی کوردستان و هیچ گومانی تیانی من قەناعەتم وایە ئەگەر یەکگرتووی هەبێت ئەم پەرتەوازەی یەک بخرێتەوە و خەڵک واز هێزەکان واز لە مزایدە و ململانی بچووک بێنن و بگەڕێنەوە بۆ خواستە گەورەکە کە خواستی ئەوەیە کە بەرژەوەندەکانی هاوڵاتیانی کوردستان بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرن و بە هەمویانەوە بە فعلی بە خەمخۆرانە مامەڵە لەگەڵ ئەم تەنگ و چەڵەمەیەکی ئێستا خەڵک دووچارم قەیرانە بۆ بکەن قەناعەتم وایە یەکگرتووی یەکدەنگی لە هەموو شتێ باشترە بەڵام گرفتەکە ئەوەیە ینی من زۆر گرفتەکە لەوە بینم کە ئەم هێزانە حتا تەنانەت خودی یەکێتی و پارتیش یەکدەنگ نین هەمیشە سەنگەریان لە یەکگرتووە جنێو بە یەکەدەن تەشیر بە یەکەدەن میدیان بەرداوەتە گیان یەکتری بەڵام کە دواتر دۆخەکەیان خراپە بێ ئەگەیتە ئاستێک کە خەڵک دووچاری گەورەترین تەنگەژە و سەختیەکەن کەچی دێنەوە دووبارە بە ناچاری پێکەوەدانی هەڵوێستی هەڵوێستی ئۆپۆزیسیۆن لاەن ئۆپۆزیسیۆنەکان چی بوو لەو دۆخەیە بەسەلەن خەڵک ئێستا دۆخێک دروست بوو لەو بابەتەیە لەمەوەی ئەوەی کە موچەناهات مەسەلەن کە یەکێک گەگەری وتپای خەتای بەغدایە ئەنوتەمە پیاوی دەسەڵات یان بۆ دەسەڵات قساکە ئەگەر بێکێ گوتپای نەخێر ئەمە خەتای هەرێمی کوردستان ئەمە ئەیانوت عراقسیتە یعنی ڕێک دابەشی دووبەریان کرد بوو هەناسەیەکیان نەهێش بۆ یەکگرتووی بۆ مەسەلەی چارەسەری پێکەوەی کورد کە بەڕێزی سەتە ئیدەکەی بەش پشگیریەکەی لەگەر هەم پێکەوە بن بەغداش مەسەلەن لە نقطەیەکە ئەوەستێ هەڵوێستی ئۆپۆزیسیۆن لەو بارەیە ماندووکەر بوو یان توانی مەسەلەن بۆ ئۆپۆزیسیۆن کۆمەڵێک ئەتوانی بڵین کۆمەڵێک جیهەتن هێزە ئیسلامیەکان لەنی زۆر بەواقعی هەمیشە ئەخلاقیانە مامەڵیان لەگەڵ دۆخی هەرێمی کوردستانە کردووە و ئۆپۆزیسیۆنێکی ناڕازی و ئۆپۆزیسیۆنێکی حەقیقین و من 100% دڵنیام لە هێزە ئیسلامیەکان خەڵکیی باشن و خەڵکی با بڵێن بەرژەوەندی هەرێمی کوردستانە نەوێ ئۆپۆزیسیۆنی تر هەیە مەسەن لایانی تریشەیە مەسەن بۆ منە هەڵوێستی لە ڕاستیان من لەگەڵ بەشێک لە هەڵوێستەکانی نەم دژی کۆمەڵێک لە هەڵوێستەکانی تریانە معنی کۆمەڵێک لەگەڵ ڕوتی هەڵوێستا مەسن لەوا لەگەڵ یانم کە دەنگێکی باشن لە سەراستی پەرلەمانی کوردستان و ئێمە بیرمان نەچوو هەمیشە پێویستمان بە دەنگی جیاوازە پێویستمان بەوەیە کە خەڵکانێکە بن لە نێو پەرلەمانی کوردستانەکە دۆسیەکان ئاشکرا بکەن و خەڵک شار بکەنەوە ئالەم دیوە باشون بەڵام لەویش ناشارمەوە کە خەڵکی تایەکە پۆپۆلیستە خەڵکی تایەکە بەرژەوەندی خوازە و خەڵکیشی تایەکە ئیش بۆ ئەجەندای دەرەوەکە و ئەتوانە بڵێن پاریش وەرەگرێ بەڵگەی شێ لەسەرەوە هیچ گومانی تیانیەوە و دەرەوەی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان یەکێتی و پارتی لە من باشتری شەزانم ناوێت قسە بکەنەوە بە زۆر بەڕوونی خاڵێکی تریش بۆچی با پێشەوە جوابێ خاڵێکی تریش دەمێنێتەوە سەر نەوەی نوێ شاسوارە کاسپیەکانی زۆر بەڕوونی نی بۆ شەرمکەین بۆ ینی ڕازگویان تەعامل لەگەڵ زانیاریەکان نەکەین وەکو شەخص ئێڵەیان هەر بەڕاستی هێزەکەی ینی تۆ فاکتەوە کۆمەڵێک پەرلەمانتاری لێرەیە تەنان سقی بە کەس نییە کاندیدی بکە کۆمەڵێک وەکو جوندی شەترەنج ئەم لێرە دێنێ بۆێرە ئەم لێرە دێنێ بۆیە ئەو لێرە دێنێ بۆیە هەندێک خەڵکی هەیە مەسەن بە تایبەتی لە بەغا کاسپی بووەکە لێرە منی زۆر بەڕوونی ئەمە هێزێکە هێزی گۆڕانکاری نیە هێزێک هێزی کاسپیەکە بەسەر شەقامەوە ئەمە دەستی یەشێتی و پارتی واڵاتر ناکە بۆ هەندێک مەسەلەگە بێ سەر و بەریە بێ یان مەسەلەن درزەکە گەورەتر ناکە یان خەڵک مادووتر ناکە
وەخاڵێکی تریش بەڵام من هەموو حاڵەتەکانە من لەگەڵ هەموو ئەگەرەکانە من پێم وایە بوونی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز گرنگ و پێویستە بۆ پەرلەمانی کورسان گرنگە حتا بۆ بوونی بۆ پەرلەمانی عێراق گرنگتر ینی بۆ ئێستا ئێمە خەڵکی باشە لە پەرلەمانی عێراقا مەسەڵەن پەرلەمانتارانی ئیسلامیەکان معلوماتمان پێگەیەن زانیاریەکان ئەوانەی کە لێرە هەوڵ بدرێ بشارێتەوە لێەوە نهێنەکان دێن بۆ ئێرە لە پەرلەمانی کورسانە مەسەڵەن خودی عەلی زۆر باشە ئەدای هێزە ئیسلامیەکان ئەدایان باش بۆ لە ڕابردووە بۆیە بوونی ئۆپۆزیسیۆن زۆر گرنگە بەڵام خەڵکی کورسان لەم دوابێت ئۆپۆزیسیۆنی لە ڕاستیە کاسب و بازرگان و ئەجێندات جیاب کاتەوە لە ئۆپۆزیسیۆنی کە ئۆپۆزیسیۆنێکی ڕازگۆیەوە خەمی شەقام نیگەرانیی تایبەتی کەسی تێیان لە شکاک شاسواریان هەر ئەجێنداکەواوەکە بینێ بەعکسەوە من پێش ماوەیەک چەند ساڵێک لەمە بەربانی کردیم لەگەڵی دانیشتم حتا بەم نەسە پێم وت باسم لەوە کرد کە وتم کاک شاسوارەمەی کە تۆیکەی لە ڕاستیە ئەمە سیاست نیە شتێکی مناڵانەیە هەڵگرتنی نازانم ڤیددیۆ و کۆمەڵی ڤیددیو بڵاوکردنی کۆمەڵی ڤیددیو ئەکرێت بە شێوەیەک تەعامل لەگەڵ واقعەکە بکەی کۆمەڵی خەڵکی باش ئەکادیمی خەڵکی پسپۆر خەڵکی شارەزا خەڵکی ناڕازی لەو خەڵکە باشانەی کە هەیە ستاف دروستکە تیم دروستکە وا بکە کە دژی هێزە ئۆپۆسیۆنەکانی ترمەوە هەمووی بەحاولە بکەیت هەوڵەکانتان یەک خەن بە سەنگەرگرتن لە یەکتری کۆتایی پێبێنن حتا باسم لەوە کرد کە کاندیدکردنی خەڵکێک لەبەرەوە کە قڕمیشکراوی دەسی خۆتە و لەبەرەوەی تەنها بەگوێی خۆتەکە خەڵکی بێ مستەوایە دوور بکەرەوە لە هەموو ئەمانم پێشتر پێوتون خۆ من هیچ لە ڕاستیە هیچ مەسلحەتێکم نییە گە شاسوار دەنگ بێری یانەی هێنێ ئەگە علی بهێنێ یانەی هێنێ ئیسلامیەکان بیهێنیانەی هێن نەبە تەمایکان دیدیم نەبەرژۆندیم لەگەڵ هیچ هێزوو لە سیاسەکان نییە لێرە شەویانی بۆیە ئەمە بەڕوونی بۆ خەمخۆریانە باسیەکەمەگینا بەخوا تا ئەم دەقا بە تەحەدای هەرچی دەستگای زانیاری و پاراستن و حەچی دنیایەکەم ئەم ئیسوادەم نەکردو جگە لە موچەکەی خۆم لە هەرێمی کورسانە بەڵام ئەمە واقعەکە دۆخێکە ینی ئەگەر بێت و لەمە دو قسە نەکەین لە ڕاستیە دۆخەکە گەیشتۆتە ئاستێک کە دۆخی زۆر ناخۆشە بۆچی وتت مەسەلەن لە ناو هێزێکی ئۆپۆزیسیۆنە مەسەلەن دەستی دەرەچی و پادشێزان من پێم وایە عنسر هەیە لە ناو هێزە ئۆپۆزیسیۆنەکانە عنسر هەیە کە ڕوونە و خەڵک شێزانێ زۆر بەڕوونی و حزبەکەی تۆ شێزانێ پارە لە کێ وەرەگرن و قسەش ناکە ئەوە شەیە ئەیما هەرێمی کوردستان ماڵوێران تر ناکە مەسەلەن خەڵکێکە بێ بێگە بەس لە منە پرسی ئەمان زۆر بە کورتی و بە پوختی ئەمان لەبەرەوەی خۆیان وابەستن بە ئەجێندای دەرەکیەوە هەریکە بۆ لایەک ناتوانانی جرات لەگەڵ خەڵکی تریشا بکەن باشە کاک دڵشاد چەند خولەکێکم ماوە بە کاتی بەرنامەکە بەڵام بەڕاستی گەر قسە لەسەرەوە بکەین پێ دوایە بۆ موچەی مانگەکانی 6 و 7 گرفت دروست بێ شڵا بەیانی بە پێ و ڕێکارانی هەیە بڵێ من پێم وایە موچەی مانگی 5 تقریبەنەوە وەزارەتی دارایی عێراق ئیعلانی کرد سەبارەت بە موچەی مانگی 6 و 7 ئەگەر هەرێمی کوردستان پابەند بێت لەمە دوایتر عێراق جگە لەو بڕە بەرمیلەنەوتی کە بۆ داهاتی ناوخۆ بۆ هەرێمی کوردستانی هێڵێتەوە هەموو نەوتەکەیەوێ و با بەڕوون بین و بەرهەمێنان زیادبوونی بەرهەمێنان ئەگەر هەرێمی کوردستان پابەند بێت لەم قۆناغا ڕەنگە بۆی کە عێراق بڵێ بیان دروست نەوێ ئەو جەنەزەرە دروست نەوێت کە عێراق بیان نوەگرێ پێم وایە موچەی مانگەکانی دروست دێت بەڵام ئەگەر بێت و گرفت دروست بێ و لەمان نەگەنە ڕێکەوتن و هاوکێشەی سیاسی نوێ بێتە گۆڕێ من قەنەعاتم وایە کە لە ئێستا مەسەلەن بەغداش موچەی مانگی 7 وەرنەگرتووە کەواتە ئەگەر ئێمە سبەی موچەی مانگی 5 بێت تەنها فەرقەکەمان مانگی 6 مێنێ لەگەڵ بەغدا وڵاهی کاکزانە من نامەوێ قسە لەسەر شتانە بکەم کە شتی تەکنیکین زانیاریت هەبێت چونکە لەسەر موچە زۆر وترا لەسەر موچە زۆر وترا ڕاستیە وای لات تۆ قسەیشی لەسەر کەی ناشری نەبی چونکە ئەمەە هاوکێشەکان زوو گۆڕانکاریەکان زوو ڕۆدەن نا لەسەر ئەوەی کە هەیە مەسەلەن ئەو ئەڵێ گەر پابەند بێ هەرێمی کوردستان خودی جێگری سەر و کۆزیرای عێراق واڵێ ئەگەر هەرێمی کوردستان پابەند بێ و ئەگەر عێراق سەقفی داواکاریەکانی بەرز نکاتەوە بیرمان نەچوێ ئەگەر کێشمەکێشیش لە عێراق ڕوون نەدات چونکە لە نێوان دەوڵەتی لە نێوان هاوپەت چوارچەوەی هەمانگی و سوودانیە کێشمەکێشی گەورە هەیە هەمویان مخاتەبەی شەقامی خۆیانەکەن ئەگەر سەقفی داواکاریەکان بەرز نەکەنەوە هەرێمی کوردستانیش پاشگەزبوونەوە ڕوون نەدات بێگومان دڵنیام ئەوە ڕوادات باشە تۆ لەسەر موچەی مانگی 5 دقیق بووی بۆ لەسەر ناتێت لەسەر مانگی 5 دوێنێ وابزانم پێرێ بە تۆم کە بۆ بەرنامەکە داوت کردم وتم لە ئەوان بۆ سبەی و دووسبەی دێت بەڵام لە ئێستادا لەبەرەوە ئەمانی ببورێت خوا باسی ئەوە کەم فاڵ ناوک زانیاری ئەزەکیدم زانیاری هەیە زانیاری بوو ئەوەی ئەوەی ئێستا ئێستا هیچ
بەرچاوڕوونیەک نییە بۆی کە دێتیانە ئەمێنێتەوە سەرەوەی ئایا کۆمپانیەکان ئەبنە بەشێک لە ڕێکەوتنەکە هەرێمی کوردستان تا چەند پابندەوێ ئایا عێراق سەقفی داواکاری بەرز ناکاتەوە هەموو ئەمانە و ئایا بیریشمان نەچوو ئێمە لە بەردەم حملەی هەڵبژاردن هاین و لە لای شەقامی عێراقی تێڕوانینێک دروست بووە کە ئەوەی هەرێمی کوردستان زیاتر بچۆسێنێتەوە بە کوردەکەی دەنگی زیاترێنێ بمانەوێ نەمانوێ ئەمە واقعەکە. ئەنی ئەو دیوەشی هەیە بە ئەو ئاگامان لەوەش بێ کاتە لە بەرامبەر ئەوەیە پێویستە ئێمە هەموو لە هەرێمی کوردستانە یەکدەنگ و یەکریز بمانایەوە ناموەکو یەک بیرکەینەوە بەمانای ئەوەی هەندێک یەکدەنگی بۆ هەموو کاتێک یەکدەنگی باشە بەڵام چی یەکدەنگیەک لەسەر حسابی خەڵ نەبێ یەکدەنگیەک کە ڕازگۆیی و سدق و ئەمانەتی لە پشتەوە بێت و ئامانج لە یەکدەنگیەکە بۆ خزمەتی خەڵکی کوردستان و دەرهێنانی بێ لەم قەیرانە بێگومان ئەگەرمە بێتە دی من دڵنیام عێراقش ناتوانێت ئەو فشارانەی کە هەیە بەم جۆرە بیکات. زۆر سپاس بۆ بەڕێز دڵشادنوەر ڕۆژنامە سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ بەڕێز ڕابێح حەمەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەشێکەمی بەرنامەکە لەگەڵمان بوو لە هەولێرەوە سپاس بۆ بەڕێزیشان بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەی کە سبەینی ئەو کاتانە لیستی موسە ڕاگەیەندرابێ و دڵخۆشێکی زیاتر هەبێت چەندە ئەو دڵخۆشی باسەکەی نەمنەتە نە دەستکەوتە بەڵام باسی واقعەکەین کە ئێمە تێکەوتین. ئێمەش لەگەڵ هاوکارانمان پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن ئەمە لاکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتە.